ڕۆژ بە ڕۆژ هەستەکەی کە ژماری خاوەنپێداویستی تایبەت زیاد ئەکا و لە ناویشیانە ئۆتیزم. ئەمە ئەوە نیە بڵێ شتێک هۆکارێکی بۆ زیادبوونەکەی، یعنی هۆکارێکی تەندروستی بێ، خواردنێک بێ، دەرمانێک بێ، بەڵام توێژینەوەکان لە سەری زیادی کردووە. توێژینەوەکان باشتر بوون، جاران ناوی تریان لەو حاڵەتانە ئەنا، بەڵام ئێستا بە پێی توێژینەوەکان و لایەنە تەندروستیەکە کە ئەزانن گرفتەکە تەشخیصەکەن دەرئەکەوێت کە حاڵەتی ئۆتیزمی هەیە و هەڵەبجەش بەهۆی خۆتان نەزان ئەو بارودۆخەی کە تایە بووە، شەڕ و کوشتار و چۆڵکردنی شارەکە، دیارە تەقینەوەکان ئەمانە و بۆ ڕێژکردنی هەڵەبجە بە مادەی کیمیایی هەتا ئێستاش تەئسیری لەسەر تاکەکانەیە. دایکمانەیە لەسکی دایکیا بۆکە کیمیایەکە بۆ ئێستا مناڵی هەیە خاوەنپێداویستیە. دکتۆرەکان پێیان وتووە کە ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە تۆ بەرکەوتووی کیمیاییت. و شتێکی کەش کە کاریگەری هەیە لەسەر بەڕاستی ڕەفتار و قسەکردنی مناڵان ئەوەیە کە بەکارهێنانی سۆشیال میدیا بە شێوەیەکی نادروست کە وای کردووە هەموو شتێکی بووە بەو ئامێریکە بەدەستیەوەیەتی، بۆیە هەر لە مناڵیەوە لە شیرەخۆریەوە ئەو لەگەڵ شتێکی بێگیانی ڕنگداری دەنگدار قسە ئەکا، بەڵام بێگیانە و لەبەر ئەوە تەئسیری کردوتە سەر هەڵسوکەوتی، تەئسیری کردوتە سەر قسەکردنی، دواکەوتنی هەموو گەشەیەکی وەک مناڵێکی کە ئایپات و مۆبایل و سۆشیال میدیا بەکارنایێنە. ڕاستیە ئەوەی کە ئەمڕۆ یەتە سەنتەرەکەمان بە ڕێژەیەکی زۆر کاریگەری تەکنۆلۆژیای لەسەرە. ئەم کاریگەری تەکنۆلۆژیا وای کردووە زۆر جار دکتۆرەکە خۆی بۆ مناڵە خۆی دواکەوتنێکی کەمی هەیە. ئەگەر ئەم مناڵە لەناو مناڵانە بێ ئەو دواکەوتویە لەوە چێ ببێتە هۆی خاوی فێربوون، بەڵام نابێتە ئەوەی دواکەوتوو بێ لە قسەکردن، دواکەوتوو بێ لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان. بەڵام کاتێک کە ئەم مناڵە ینی کاریگەری تەکنۆلۆژیا زۆر بە قورسی لەسەری کەوتووە و یعنی زۆر بە قورس ئەم کاریگەری لەسرە، بینی ئەم مناڵە تەمەنی 4-5 ساڵە قسە ناکە. کاتێک کە ئەم مناڵە تەمەنی 4-5 ساڵە قسە ناکەوە ئەیبەنە باخچەیەک یەکسەر ئەڵێن بڕۆ تەقریری تووبی بێنە و دیارە ئەم مناڵە کێشەیەکی یەکسەر ینی حاڵەتەکە منە قورسە بێت، چونکە کە قسە ناکە جوڵەشی زۆر ئەبێت، تەرکیزی نابێ، ناتوانێت دانیشە، ناتوانێت گوێ بگرێ. ئەو ئیلتیزاماتی لەناو پۆلا هەیە، چونکە تێکەڵی مناڵی نەکرۆ ئەسڵەن لەوانەیە لە قەرەباڵغی و لە پۆلەکان هەر بترسێ. بۆیە یەکسەر ئەیبەن یەکسەر دکتۆرەکان بۆیە نووسنەوە ئۆتیزمە یا ADHD-ە. ئەم حاڵەتانەوە کات ینی خێزانەکان یەکسەر خەنە ژێر عیلاجەوە کە ئێمە بە هیچ شێوەیەک من وەکو خۆمەک و پەروەردەکارێک هیچ کاتێک لەگەڵ عیلاج نیم بۆ ئەوەی بتوانی تووڕێی و جوڵەی مناڵێک هێورکەیتەوە ویان بتوانی مناڵێک فێری قسە بکەی بەداخەوە. ینی من ئەم گلەیەم لە دکتۆرە بەڕێزەکانی شەیە، ئایا خەڵکانێکن بە ناوی دکتۆرەکانەوە ئەوە ئەکەن یا هەنێک لە دکتۆرەکان ڕێزم بۆیان هەیە شارەزای یانی ئەڵێن ئەم شروبە بخوا فێری قسا بێ، لە دنیا شتێک نییە عیلاجێک نیە ناوی عیلاجی قسەکردن بێ، ئەبێ ڕاهێنانیان لەگەڵا بکرێ. ئێمە یەی لەم سەنتەرە یەکەم شت فێری ئەوەیە ئەکەین کە چۆن بتوانن مامەڵەیەکی تەندروست لەگەڵ مناڵەکان بکەن، چۆن بتوانن کە لە تەکنۆلۆژیا دووریان خانەوە، لە تەلەڤیزۆن و بەرنامە با بڵین تەکنۆلۆژیەکان دووریان خانەوە، لە ئایپاد و مۆبایل و لە شاشە دووریان خانەوە. ئەو کاتە دێنەوە ناو خێزان مناڵەکە تەمەنی 4 ساڵە 5 ساڵە ئەیگەڕێنینەوە بۆ قۆناغی ساڵ و نی و چۆن دایک پێویستە یاری لەگەڵ مناڵا بکە بە کۆمەڵێک ڕاهێنانی تایبەت بە خۆمان و تایبەت بێ بەو خێزانەی کە هەیە. طبعاً ئێمە ئەو ڕاهێنانەی کە ئیش لەگەڵ مناڵاکەین بۆ خێزانێک کە خوێنەوارە و ڕۆشنبیرە و لە ژینگەیەکی جیاوازایە جیاوازە لەوەی کە خێزانێک لە لادەیەکەوەیەت، ینی ئەم جیاوازیەمان کردووە لە ڕووی ڕاهێنانەوە بۆ ئەوەی کە زۆرترین خێزان بتوانێت ئیسفادە بکات لە بەرنامەکەی ئێمە و مناڵەکان زۆرترین باشترین بێنەوە ناو کۆمەڵگا و تێکەڵ بنەوە لەگەڵ کۆمەڵگا و زمان فێر بن وردە.